بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. آمين. لسرتا بپێویستی دەزانم بەناوی ئیدارەی ئەم مزگەوتەوە سوپاسی هەموو ئەو براو ئەو خوشک و ئەو گەنجانە بکەین کە لەم دەشەوەی ئەخیر خزمەتی باشیان کرد. مامۆستای بەڕێز مامۆستا دکتۆر ئەحمەد ساوەیی خوای گەورە پاداشی داتەوە کە ماندیبوونی زۆری چێشت ئەو دەشەوان لەگەڵمان بوو. وخوای گەورە طاعت و عیباتی ئێوەش هەموو لایەک قبول بکات و هەموو لایەک موفق بکات بۆ زیاتر و چاکتر و ئەنجامدانی کاری باشتر. خۆشحاڵم کە شەوێکی تر لەو دەشەوە پیرۆزانەی کە شەوی 29 لە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویستدام. پێم خۆشە بەیەکەوە بچینە خزمەت فرمودێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە فرمودەکە عوبادەی کوڕی سامت دەجێڕێتەوە لە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام کە ئیمامی ئەحمەد و ئیبن حیبان و حاکم ئەم سێ پیاوە بەڕێزەم فرمودەیان ڕیوایەت کردووە و شێخی ئەلبانیش بە صەحیحی دانایە. زارێکیان ئاوە سەحابە بەڕێزەکان لە دەورەی پێغەمبەری خوا بوون عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەردەوام بووە لە ئاڕاستەکردنی ئومەت، هەشیارکردنەوە و ئاگادارکردنەوە و بێدارکردنەوەیان لە خەوی غەفڵەت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەمیشە وەکو پیشەی پێغەمبەرایەتی خۆی دەستی ئومەتی گرتیە، لە هەموو شتە باشەکان ئاگاداری کردوونەتەوە، لە هەموو شتە خراپەکانیش ئاگاداری کردوونەتەوە بۆ ئەوەی ئومەت بەختەوەر بژی هەم لە دنیا هەم لە دوا ڕۆژدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەجلیسێکی ئاوابەین قەرەباڵغ کە سەحابەکان دەورەی پێغەمبەری خوایان دابوو عەلەیهی سەڵات وەسەلام، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام داوای زەمانەت ئەکات لە خەڵک. چۆن بڵێت دەڵێت چێ گرنتیم ئەداتێ چەند شتێکی پێ ئەڵێن جێبەجێ بکات، من گەرنتی ئەدەمێ بیخەمە ناو بەهەشت. زەمانەت معاملەیەکی سەریح ڕوون و ئاشکرا، چێ چاکسواری ئەو مەیدانێ بابێت ئەسپی خۆی تاودات. ڕووی لە سەحابەکان کرد، چێ دەست ئەخاتە ناو دەستم، چێ پەیمانم پێ ئەدات، چێ زەمانەتم پێ ئەدات، چێ وەعدەم پێ ئەدات، چێ بەڵێنم پێ ئەدات، شەشتی پێ ئەڵێم ئەو شەشتانە جێبەجێ بکات. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زەمانەت ئەدات، گەرنتی ئەداتە کەسێک دەستی بیگریت بیخاتە ناو بەهەشت. بەر لەوەی بێمە سەر فەرمودەکە، ئێمە کاتێک کە ئەچینە شەریکەی کۆمپانیایەک شتێک ئەکڕین، کۆمپانیا ئەڵێت ئەوەندە پشت ئەستورە و پشت قایمە لە معاملەی خۆی، هەر کەسێک ئەو ئامێرەم لێ بکڕیت زەمانەتی 10 ساڵی ئەدەمێ. مشتری بە قەناعەت و ڕووی تێ ئەکات، ئەو پارەی ئەیداتێ سووی لێ نییە، چونکە ئامێرەکە گەرنتی لێگەڵا ساڵێک، 3 ساڵ، 10 ساڵ، 20 ساڵ. کامەش گەرنتی زیاتر بیت مشتری طبیعەتی ئینسان وایە ڕووی لەو جۆرە کاڵایانەیە، ئەوانە ئەکرێت چونکە زەمانەت تێدایە. ئەوە لە ژیانی دنیا. لۆ ئەمە لەو شوێنانە مطمئینین لەوەی ئەزانی پارەکەمان بە هەدەر نەڕۆیشتە، ئامێرەکە سوودی لێ ئەبینین. ئەوە لۆ ژیانی دنیا لۆ شتێکی بەسیط خۆشەویستان ئینسان ئاوا ئەکات. کاڵای خوا کە بەهەشتە بە هیچ کاڵایەک بەراورد ناکرێت. ئەوزا چێگرێ بەست لەگەڵ ئەکات
ئەزانی چێیە؟ پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام گرێبەست ئەوەی تەوقیع ئەکات ئەوەی واژۆ ئەکات لەسەر ئەو گرێبەستە پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام صادق الوعد الأمين چرکە ساتێک پێش پێغەمبەرایەتی و هەتا وەفاتکردنی مخالفەیەک لە زاری پێغەمبەر نەبیسراوە عەلەیهی سەڵات وەسەلام یعنی معاملەکە زەمانەتی سەد لەسەر سەدی تێدایە لەگەڵ چێ لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە بۆ چش بەهەشت نەک ئامێرێکی کاتی کە تو سوودی لێ ئەبینی نەک لۆژانێکی کاتی زەمانەت لۆ چوونە ناو بەهەشت کە هەموو ماندووبوونی ئینسان ڕاکە ڕاک و شەو نوخۆنی و ئەو دەشەوەی کە لێرە دائەنیشی و ئەو مانگی کە بە ڕۆژوو بووی و ئەو سەدەقاتی کە ئەیکەی و ئەو حەزی کە ئەیکەی و ئەو خۆپاراستن لە گوناح هەموو ئەیکەی هەمووی ئەوەیە کە تو بچیە بەهەشت خۆیسی دیکەت ناوێت دەربازبوون لە عەزابی قەبر و لە ساعەی مەحشەر و پەڕێنەوە لە پردی سیڕات و داخلبوون لە بەهەشتە هەمووی لۆ ئەوەی خۆشەویستان کەسێکی دیکە نات وەڵڵای کەسێک بپرسی کاکە ئەتو لۆ موسڵمانی لۆ خواپەرستی لۆ عیبادەت ئەکەی لۆ چاکەیەک ئەکەی لۆ گوناه ناکەی وەڵڵا ئەمەی داخلی بەهەشت میسی دیکە نییە هەمووی ئەوەیە دا ئەو شەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام معاملەیەکتان لەگەڵ ئەکات چێ ئامادەیە ئەو عەقدەی واژۆ بکات چێ وعدە بە پێغەمبەری خوا ئەدا عەلەیهی سەڵات وەسەلام بڵێ ئەمن دێم ئەو عەقدەیە واژۆ ئەکەم تەوقیع ئەکەم فلانی کوری فلانی وعدبی جێبەجێ ئەکەم شتەکە زۆر واضح و نەخۆشەویستان پێغەمبەری خوا فەرمێت عەلەیهی سەڵات وەسەلام فرمي عن عبادة بن صامت رضي الله عنه عن النبي صلى الله عليه وآله وسلم أنه قال اضمنوا لي ستا من أنفسكم أضمن لكم الجنة هل كسر لا يخويوا زمانة بي بدات وعدم بي بدات دست بخاطر ناو دستم بلين بي بدات حتى أمريد حتى الجياني ما لسر زوي أو عقدة أو قريبستا أو بيمان نامية نشينيت پیغمبری خواه فرمید من زمانتی پیدم ای خما ناو بهشت بابزانین ام ششتانه چین پیغمبری خواه علیه السلام ششتی زور گرینجی لگیت خوشویستان برواتان به هر کسیک هر کومەڵگەیەک هەر خێزانێک هەر حکوومەتێک هەر بڵێم چی بستە عاردێک هەر شەخصێک هەر دوو کەسێک هەر خێزانێک ئەم شەشتانە جێبەجێ بکات گۆڕانکاریەکی عەجایب ڕوئەدا لە کۆمەڵگا ئەوانەی کە ئەو ڕۆمرد و گلەیلی ئەکەین لەو وەزعە ناهەموارەی کە ئێستا لە جیهاندایە لە هەموو دنیا بگرە ئەم شەشتانە پەیڕەو ناکرێن لێ تەماشاکەین دۆخی ئێمەی موسڵمانان ملەتی کورد عەرەب عەجەم تورک فارس ڕۆم هەموو ئەوانە کە لە شوێنێک نە ئاسوودەی ڕوئەدات و خەڵک ئاسوودە نیە و خەڵک مرتاح نییە و حەز بەو بێزاری ئەکەین ئێمە ئەم شەشتانە ناپارێزین نەمان کردوون بۆیە ڕۆژ لە دوای ڕۆژ خەڵک گلەی زیاتر ئەبیت ژیان نامرتاحتر ئەبیت خەم و خەفەت زیاتر ئەبیت خەڵک ئاسوودە نابیت ئەو کەسەی کە وەزعی مادیشی زۆر باشە ئەویش مرتاح نییە ئەویش ئاسوودە نییە ئەزانن ئەم شەشتانە چنە یەکەمین ئەفەرمێت اصدقوا إذا حدثتم ڕازگۆ بن ئەگەر قسەتان کرد ئەگەر زارت هەڵبڕی ئەگەر دەمت لێ کردەوە ویستت قسەیەک بکەی تخوا ڕازگۆ بە تخوا با قسەی مخالف لە زار نێتە دەر ڕازگۆ بە ڕازبێژ بە ئەو زوبانە لەوە دروست نەکرایە شتی خراپ پێ بگۆترێت ڕازگۆ بە یەکەم لەگە خوای خۆت چ پەیمانێکت بەخوای گەورەدایە
ئەتوو پەیمانت بەخوای گەورە کە موسڵمان بی، ئەتوو بە کەلیمەی ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله و ئەشهەد ئەنە محەممەد داخلەی بازنەی ئیسلام بووی، لەگەڵ ئیمانت ڕازگۆ بە. ئەو قەناعەت و بیر و باوەڕێک کە ئەتووی بەو شەوەی هینای ئێرە، ئێستا ئەتوو ناسی بخەوی، ناسی گوناه بکەی، ناسی لە کافتریا دابنیشی، ڕوود لە مزگەوتە، ئەو قەناعەتی کە ئەتووی هینای ئێرە لەگەڵی ڕازگۆ بە. ئەو جارێک کە هەڵی ئەبڕی قسەی پێەکەی ڕازگۆ بە. ئەزانێ ئەگە تو گوتت ئەمن موسڵمانم معنای چییە؟ المسلم من سلم المسلمون من لسانه ويده. مسلمانەتی عنوان نییە، بانگەشەش نییە. بڵێ من بانگەشکەم مسلمانم، هەموومان ئەتوانین بانگەشە بکەین کێمە مسلمانین. بەس ئایا بانگەشە بەسە بڵێ من مسلمانم؟ مسلمان کردارە. مسلمان ئەو کەسەیە کە مسلمانان لە دەست لە زوبان سەلامەت بن. ئەوەی کە کێشە و مەشاکل لۆ مسلمان دروست دەکات دەست و زوبانی مسلمانانە. بەدەست زیانی هەیە لۆ خەڵک، بە زوبان زیانی هەیە لۆ خەڵک. ئەو تعریفەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ مسلمانێک ناگونجێت کە ئەو پێناسە نایگیتەوە بە عەمەلی. خۆشەویستان، مسلمانی تەنها ناو نییە، ناوەڕۆکە، جەوهەرە، جەوهەر ناوناخە، کردداری ڕاست و دروستە. ئەوە پێوەرە ئینسانی مسلمانەتی. هەموومان ئەتوانین لەسەر ڕووساری خۆمان جوان کەین، بینە مزگەوت نوێژ بکەین، ڕۆژی بگرین. فەرموودە هەموومان لێرەم ینی لەو خاڵە هاوبەشین، نوێژ ئەکەین، ڕۆژی ئەگرین، دێنە مزگەوت. بەس کاممان لەو فەرموودەیەدا ینی خاڵی هاوبەشن تێدایە دەست و زوبانن لە دژی مسلمانان نەگەڕێن. چێن؟ هەر کەسێک باش خۆی ئەناسیت، هەر کەسێک باش خۆی ئەناسیت بەو دەستە چەندین مسلمانی ئەزیەتدایە. بەو دەستە چەند شتی نووسی لەسەر مسلمانان، ژیانی مسلمانانی خستۆتە مەترسیەوە. چەند کەس بەو زوبانە ماڵی مسلمانی وێران کردیە. پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیه السەڵات وەسەلام، ئەفەرمێت من شارك في قتل مؤمن أو مسلم بنصف كلمة يأتي يوم القيامة مكتوب بين عينيه آيس من رحمة الله. هەر کەسێک بەشدار کات لە کوشتنی مسلمانێک بە نیوشە، بنصف كلمة، بشطر كلمة، بەنی وشە بەشدار بە لە کوشتنی مسلمانێک، هەر چەندە مسلمان بی، نوێشکەر بی، ئەهلی قیبلە بی، ئەهلی عیبادەت بیت، ئەو کەسە ڕۆژی قیامەت دەهینێن لە نیوچاوانی نووسرایە ئایس من رحمة الله، دوور بێبەش لە ڕەحمەتی خوا. ڕەحمەتی خوا نادگریتەوە، غەزەبی خوا مستحقت ئەبیت. چی کردی ئەو کەسە؟ بە نیوشە بەشدارە لە کوشتنی مسلمانێک. قورب بەسەر ئەوەی کە ئەکوژیت، ئەوەی کە فعلەکە ئەکات، ئەوەی پاڵپشتی بکوژە، ئەوەی پشتگیری بکوژەکە ئەکات، ئەوەی بکوژەکەی خۆش ئەوێت، ئەوەی بکوژەکە سەردێخیت، ئەوەی کە لەگەڵیدایە، ئەوەی نان و ئاوی لەگەڵە خوات، ئەوەی کە لە دووی ئەڕوات، ئەوانە هەمووی مشارکن لەو قەتلەیە، هەمووی بەشدارن. يأتي يوم القيامة مكتوب بين عينيه آيس من رحمة الله. لو فرمي إذا أصدقوا وإذا حدثتم أصدقوا. أجر رجاء قصتان كرت الراس قوبل لكاتي قصة كرت انت الراس قوي لقى الإيمانت، الراس قوي لقى الخواه، الراس قوي لقى بيغمبر صلى الله عليه وآله وسلم، الراس قوي لقى المسلمانان. أمن وعدم ده مسلمان بم دەبی بگەین بەجێکە ئێوە لە دەست و زمانی من ئەمینن، دەستم زوبانم بپارێزم، مسلمانان لە بەدەستی من ئازار نەبینن. ئەمە یەک. دوو ئەفەرمێت وەئەوفوا ئیذا وەعەدتم. ئەگە وەعدەتان بە کەسێکدا ڕەجان پێوە پابەند بن. وەعدەکت بەخوای دایە، خوایە تۆ بەم کردی ئەستەغفر الله،
گەڕاومەوە لای تۆ خراپەیەک نەکەم. وعدت بە خێزانتدایە، وعدت بە ماڵ و منداڵتدایە، وعدت بە موسڵماناندایە، وعدت بە کەسێکدایە، پەیمانێکتدایە، گەورە بێ بچووک بێت. ئەگە پەیمانێکتدا ڕەجان جێبەجێ کرد. جا ئەو پەیمانە بینی خۆت و خوای خۆتە، بینی خۆت و خەڵکە. سێمە فەرمێت وأدوا إذا اؤتمنتم، أفرميت أجر أمانتان براس بيدرا أمانة، أفرميت جيب زيكن أمانة بقين شنو يخوي خوش شويستان، أمانة زور عظيمة. مسلمان دبي ليك أمين بن، مسلمان دبي بالبشتي يك بن، ناكر مسلمان بيت لناو مسلمانان بي لشيني مسلمانان بي عبادتي مسلمانان بكي بلا بداخل ناووت ناو ناخد لشويني شترا لزقايا شترا كاتو دي مزقوت اما ليت تأمينم بإصراحة أخوهم ليت ناترسم شو كم واتي يجيشتي مسلمان أبي وابيد بلا بداخوا دي خو أواني كزيان يعني هيلو يكتر لو كوم ملقي خوما ليرة دا دي خو شو هالمسلمان لو شارخوا مسلمانا كسي دي غيري بجيت غيري مسلمانا دي خو هالمسلمان مسلمان أمين خو شويستان أمانة بارزي صفتي شي زور زور قوريا صفتي إنساني مسلماني راست ودروست وصاغة أمرو كوملقا لبردستي خائن دستي خيانة كار فوتاندني أمانة أناليني بازار هموش شيء أوي برأوانيك لبازار إيشكن أهلي معاملا شيء لا شيء أمينة برك تمالك هي درجيشي آصني دروس نكربي يعني قلفيشي لين ذابيد أسيت بازار على كاك باشتري قفل بدي باشتري كليل بدي نشد بأساني دي كاك أجر أمنوت الراز بكين المسلمانين بخوا نابي درجة كان مان يعني خان وكان مان درجة بيو بيت مقال لبر باو باران وحيوانات بيت أجرنا مسلمانان نابي درجة أنها بيت لبر إنسانان بس لو روانية أمهم كاميرا تاو ديري لهم شوينك يا أظن له هي كسنا كس أمين خوش ويستان دستي صاغ نمايا دستي سلامت نمايا أجر إيمان دار زاني إن الله كان عليكم رقيبا أو دروش مدبين كخواي جورة تاو ديرة بس سرتوا كاميرا تاو ديري لوسيا بس أملتو أمين نيم أدوش لمن أميني أي تبكين أبي هزاران كاميرا تاو ديري دابنين ها أي باشا إسلامتي ومسلماتي ما لشين دربو خوش ويستان كا إسلامتي كا تأمين بوني مسلمانا اللي يكتر شي لما تواني بصحتي خوي بلا بشتيكم أكمل ولا همش تك تأمينم حرب بدر فبزن خالي لاواز وببينن لا باش راز ضربيك اللي أدن هر شيء كان مسلمان خوش ويستان بويا فرمت وأدوا إذا تؤمنتم شارمين فرمت واحفظوا فروجكم بيغمنا فرمت داويتان بباريزن لحرام عورتي خوتان بباريزن لحلال نبي بكارنيني أزاني إسا أو بوتشيشي زور قوري مسلمانان أما الرول لغير مسلمانان ناكم أو فرمودي الرول لمسلمانان إسا مسألة خياني زوجي بلاوبون ويزينا بزاندني سنوري محرمات إستا ليرة بويت قضيشي آلوز خوش ويستان قضيشي آلوزا نبويت بلين حالتي يكنية بويت ديار دا أو أفتاني أصلا دروا لمال درتن لو خيندنا لو إيشة لو وظيفية والله ما ترسيانا تاري خوش ويستان روجانه يو تماخو لمن باش الأزانن شت أبينن سروا أداد لو سوشيال ميديا سروا أداد تسنقتو شي كارساتي بدر روشتي بوا سري الرويشتيا مالي الرويشتيا لبندي خانيا شرف ناموسي الرويشتيا باراستني عورت واجب يشي سرشاني مسلمانانا بي باريزي
ئەوەش ئەمانەتێکە و ئیمتیحانێکە و لە هەمووشیان قورسترە. ئەمڕۆ ئەم کۆمەڵگەیە چەند پێویستی بە ئەخلاقی پێغەمبەر یوسف عەلەیهی السەلام، نەفسی خۆی ئەزیەت بدات، سدن هەڵبژێریت، دەست لۆشتی حەرام نەبات. چەند پێویستی بەوانەی خۆشەویستان، هەتا دێ وا خەرابیش ئەبیت. بۆیە بێت زۆر زۆر ئاگامان لە عائیلە و خێزانی خۆمان بیت، ئاگامان لە خۆمان بیت، نەکەوینە داوی شەیطانەوە، تووشی حەرام نەبین. پێنجم نەفەرمێت وەغضوا ئەبصارەکم، پێغەمبەری خوا فەرمێ خەڵچینە ئەوەی پەیمانم پێ ئەدات بەو شتانە من دەستی ئەگرم ئیکەم بەهەشت. وەغضوا ئەبصارەکم، چاوەکانتان لە ئاس حەرام بنووقێنن، چاو بنووقێنن، لە ئاس حەرام چاوت دانێ، تەماشای شتی حەڵال بکە. ئەمڕۆ تەماشاکەین خۆشەویستان، مەسەلەی لە نەمانی زاکیرە کە ڕۆژانە دەیان کەس ئەپرسیت مامۆستا وەڵی زاکیرەم زەعیف بووە، هۆکاری هەیە بەڵێ، یەشێک لەو هۆکارانە نەزەری حەرامە، نەزەری حەرامە، تەماشاکردنی ئافرەتی نامەحرەمە کە زاکیرە نەیاڵیت، کە هەنگاوی یەکەمی دەستپێکردنی زینایە خوا پەنادات، لەوێەوە دەست پێ ئەکات، لە تەماشاکردنێک، لە تعلیق لێدانێک، لە توانجێک، لە قسەکردنێک، سەلامێک، مەسیجێک، لێەوە دەست پێ ئەکات. خوتوات هەنگاو هەنگاو دێت، لە نەزەر خۆت پێ نەپاراسرا ئەوجا قسەی بەدوودا دێت، قسەی بەدوودا هات، مەجلیسگرتنی بەدوودا دێت، پێکەوە دانیشتن خەڵوەتی بەدوودا دێت، لە دوای خەڵوەت زینای بەدوودا دێت. کەسا بینین ئەمانە ڕۆژ لە دوای ڕۆژ لە زیادبووندایە، خەڵکێکی زۆریش بوویتە قوربانی و بازەکەشی دایە. حەفتەمین و شەشەمین و کۆلای فەرمێت وەکوفوا ئەیدیەکم، پێغەمبەری خوا فەرمێت عەلەیهی السەڵات وەسەلام دەستەکانتان بپارێزن لە موسڵمانان، دەستەکانتان بپارێزن، بەدەست زیانت نەبی لە بۆ خەڵک. ئەو دەستەی کە نیعمەتێکی خوای گەورە دایتێت و چەند ئیشی باشی پێ ئەکرێت، چەند نیعمەتێکی گەورەیە. بڕۆن ئەو کەسانی کە دەستیان پێوە نییە بزانن چەند ئەزانن قیمەتی دەست چەندە. ئەو دەستە خۆشەویستان ئەبێت بۆ خوای گەورە بسوڵحێت، ئەو دەستێ چی پێ ئەکرێت؟ خزمەتی موسڵمانان ئەکات یان زیانی هێلۆ موسڵمانان؟ ئەو دەستێ بە سوودە یان دەستێکی زیان بەخشە؟ ئەم شەش ئەندامانەی لاشەی ئینسان پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیهی سەڵات وەسەلام هەر کەسێک ئەم شەش تێملۆ بپارێزیت من زەمانەتی ئەدەم بە گرێنتی داخلی ناو باشتی بکەم، بیخەمە ناو باشتەوە. لە شوێنێکیدا ئەفەرمێت پێغەمبەری خوا ئەفەرمێت صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ أنا زعيم ببيت في ربض الجنة لمن ترك مران وإن كان محقا. أفرمت من أبما زامين وعد أدم بكسك كوشكيشي لناوراسي بهج بدمي ناوراسي بهج أنا زعيم ببيت في ربض الجنة. لو شيء والله لو كسك سبكات نافرمي كسك شو هتاب يعني شو نيش بكات حافظ قرآن بيت حافظ حديث بيت همو دمي لحج وعمره بيت همو دمي بارب بخشيد لجهاد بيت همو شو لمزقود بيت همو شو بقريت بيستو ساعات بقريت صدقة بكات نا لمن ترك ميران وإن كان محقا كسك وازن لتزدل مناقشة بيني أقري حقيش بيت زدل بزبان أكريت مناقشة بمعنى قسە کردن لەسەر شتی بێکەڵک ئەزانن ئەو زۆر گەورەی خۆشەویستان. پێغەمبەری خوا ئەفەرمێت عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێت إن الرجل ليتكلم بكلمة لا يبالي بها تهوي بها إلى جهنم 70 خريفا.
أفرمت جاري وها كسي قسيك أكا يقسى إن الرجل ليتكلم بكلمة يكوشا بس لا يبالي بها أصلا حساب لو قسيناكات ما مصات سمقوتي خوزلام نكشتيها كاكا بيك كلمة إنسانك مسلمان كافر بيت إنسانك كافر مسلمان بيت يخو يكوشيها خو مسلمان بون أولتو بسي بنايك دروسكي يكسال خريق بي مسلمان بون يكوشي خوش ويستان كذلك كسر كافر بوا خوا پنادات إيماني نمايا بابا خو كافر بون روخاندني تياي زوزك نية أو تياي ملو بروخي نزا 100 صالي خريق بي بابا كافر بون يكوشي يك كلمة يك نارزايا يك اعتراض لآياتك لحديثك لبيغمبر صلى الله عليه وسلم إنسان بي كافر بي غلطة إنسان فرمي بيكوشة جوي بنادات فري أدن ناو دوزخ تهوي بها إلى 70 خريفا حفتا صال شور أبيتها أو زاقات بني دوزخ حفتا صال بري وأبيت أو صالي منو تونا أو صالي كخوا إجميري دبيت صالك بيت تيه كابرا يقصي كرديا بابا قسا مسؤوليته أو قسا تسدري ببري تبينوسي زار وهي كسيك لسيك شتيك واجويك أكا يك توقع مالي عائليك ويرانك أنا خوش منك ما مصايك توقع مكردية أو توقع كما هيت نية أو توقعا معنى نية أو الرابورتين يسيتد معنى نية هيت نية يشتا مالي كسيك تويران كردية صدام كس إساك بزرب وبيسر وشوينا بقصي فلان وفي ساري بيقسى عائليك تويران كردية كاكا مالي هيسني والله خطر زور لوی پیغمبر صلی الله علیه و سلم شش تیلی گرتیه زمان دکی خوی پیغمبر صلی الله علیه و سلم لی پشیمانیه استاش بردوامه پاش 1000 سالش دنیا بردوام بی ام حدیثه ام فرموده ام پیمانه ام گریبسته ام زامن بونه بردوامه پیغمبر صلی الله علیه و سلم شش تیلی گرتیه او شش تانا ازانی پیاوی خوی اوید مردی خوی اوید چه توانی ام شش تانا بپارێزی زامینی کات بەهەشت مسۆگەرە بابزانین لۆی بتوانین ئەم شەشتانە بکەین چەند خاڵێک بە کورتی باسی یەکەم زۆر گرینگە چۆن بتوانین ئەم شەشتانە جێبەجێ بکەین مساعیدی ئەم شەشتانە چنە یەکەمین ئینسان عەزم و جەزم بکات شەرت بکە لەگە خوای خۆی خوایە پەیمان بێ لەگەڵ تۆ لێرە بەولاوە وعدەت پێ ئەدەم بەینی خۆم و بەینی تو سافەکەمەوە نیەت خاوێنکردنەوە خۆشەویستان زۆر گرینگە ئێرادە خوایە تا ئێرە بە خوار و خێتی مینایە نەمزانیە گوناهبار بوویمە علمم نەبووە ئەمڕۆ گوێم لەم فەرمودەی تۆ بوو یا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم وعد بێ لەگەڵ تۆ لەمڕۆ بەولایەوە بەینی خۆم و تو سافکەمەوە ئەمە یەک دوو المراقبة مەڵێ بەتەنیام کەس ئاگەی لە من نییە لە کونجی خانم لە کونجی خانوویەکم لە پاش سیایەکم لە ژێر زەمینێکم کەس نامبینیت خوا ئەتبینی ئەوەی تۆ ئەیکەی بەرامبەر بە خەڵک ئەمەش نەتبینم خوا ئەتبینی هەستکردن بە مراقبەی خوای گەورە ئینسانی ڕاستەڕێ ئەکات ڕاستەڕێت ئەکات ئیستیقامەت پێ ئەبەخشین چوی هەر شوێنێک ویست شتێکی خراپ بکەی بزانە خوا لە چێیە هەز بە مراقبەی خوا بکەن لەبەر خوا قوتاربوونت نییە لە دەستی من ڕزگار دەبی خۆ لەم نەشێریەوە فێڵ لە من ئەەکەی من دەستغەڵەت ئەدەی ئەمیش بەشەرم وەکوتو ئەی خوای چرێکەی چێواچی ڕۆژگاری خۆی دێت سێمین المحاسبة خۆش محاسبەی خۆکن خۆشەویستان والله كيفتان بخونت دڵخۆش بە عیبادەت دڵخۆش بە کە خۆت لە شوێنێکی باش ئەبینیەوە ئێستا کەسانێکن مەشروب ئەخۆنەوە ئێستا کەسانێکن لە کافتریان ئێستا کەسانێکن زینا ئەکەن خوا پەنادات لەو کاتە پیرۆزە کەسان ئێستا قومار ئەکەن ئێوە زانش ئەوە نیعمەتێکی گەورەی کە تووسە لێرەی لەو سەردەمە فاسیدەی ئیوا هێشتا لەسەر فەیسبووکە لەسەر ئەنتەرنێتە خوا بزانێت جیهانێکە محاسبە خۆشەویستان
زۆر عەزیمە لۆ ئینسانی قەت بە عیباتی خۆت معجیب مەبە بڵێ بەخوا زای چ پیاوی چاکەم ئەو ساڵ هەر دە شەوان دانیشتم چوومە مزگەوت قورئانم خوێندی شەو نوێژم کرد با شەیتان بەو فێڵ لێ نەکات لەوە نێتە ژۆرێ بڵێ وەڵڵا هیچم نەکردیە بنیشتاکە بەخوا هێشتا هیچ نەکردیە وەڵڵی ئەو هەموو عیباتی من و تو ئەیکەین بەو تەمەنە کورتەی بەو عیباتە کرچووکاڵی کە ئەیکەین بڕواتان بی هەمووی ناکەتە نیعمەتی یەک چاوت کە ئەو چاوی خوای گەورە بە توی بەخشیوە هەموو ئەم ئەندامانەی لاشی من و تو پێویستیان بە سوپاسگوزاری هەیە ئەبێ بیدەیتەوە خوا لێت ئەپرسی بەو دەستە چیت کرد بەو چاوە چیت کرد بەو گوێ چیت کرد ئەو زوبانی کە پێم بەخشی چیت پێ کرد ئەو لاشەی ئەو تەندروستیەی کە پێم بەخشی چت لێ کرد ئەمانە هەمووی پرسیارگەلێکن وەڵامی ئەو ڕۆژی قیامەت ئەبێ وەڵامی لۆ حازرکەی لۆ ئینسان هەمیشە محاسەبی خۆی بکات بڵێ نەفس گوناحت پێ کردم خراپەت پێ کردم بە قسەی نەکەی سەرکۆنەی بکەین نەفس زۆر پیسە خۆشەویستان نەفس خەتەرە تووشی ئیغڕا مەبن تووشی عیجاب مەبن نەفس ئێوە تو بەس بیشچینیەوە ڕۆژانە سەرکۆنەی کەی بە قسەی نەکەی بە دوای هەوەس و شەهوەت و شوبوهات نەکەوی بە دوای ئەم و ئەو نەکەوی قیامەتی خۆلۆفرا کەسی نەدۆڕینی خۆت محاسەبە بکە بڵێ وەڵڵی هێشتا هیچم نەکردیە ئەمە ئەوە تەمەنە بۆ 40 ساڵ بۆ 50 ساڵ ئەو نیعمەت خوای گەورە نیعمەتی سەحەتی پێبەخشیم تەندروستیم باشە با تێر عیبادەت بکەم چارەمین المجاهدة تێکۆشان خۆشەویستان تێکۆشان خوای گەورە فەرمێت والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا وإن الله لمع المحسنين مجاهدة يعني تێکۆشان بابا ماندوو نەبوون سارد نەبوونەوە ڕەمەزان یان ئەو شۆیە زۆر مابی شێوەشی دیکە مایە ئەو عیبادەت ڕۆ کۆتایی پێدێ و خەلاسە بیتن پاش ڕەمەزان ئەو خەڵکانە لە چن دەرن خەریکی چنە ڕەمەزان چەند وعدە و پەیمان بەخوای گەورەدا بەینی خۆت و خوای خۆت چەند دوعات کردن چەند قسەت لەگە خوای خۆت کردیە ئەی پاش ڕەمەزان لە چن دەری ئەتوو بەزام لە چن دەری خۆشن خوای گەورە فەرمێت ئەوانەی تێئەکۆشن والذین جاهدوا فینا ئەوانەی تێئەکۆشن لەو ئیسلام و لەو قورئان و لەو عیبات و لەو قیامەتە خوا فەرمێت لنهدينهم سبلنا لنهدينهم تماشاك دڵنیای تێدایە چونکە ئینسان ئەوەندە بێ قەناعەتی بە قسەی خوای گەورەش نایەت لۆی تەئکید کردیەوە لنهدينهم دوو ئەداتی تەوکید داخلی سەر فعلی مضارع بووە یەکیان لامی تەوکید ئەویان نونی تەوکید دوو ئەدات تەوکید لە یەک وشە کۆبووینەوە دڵنیا بەخوا فەرمێت ڕێنمونیت ئەکەم ڕاستەڕێت ئەکەم ئەدگەینمە ئەو ڕێگایی کە دەگاتەکە نەبن وإن الله لمع المحسنين خوای گەورە لەگەڵ ئەو کەسەدایە کە چاکە کارە کەواتە خۆشەویستان ئەم چوار خاڵانە جێبەجێ بکەین ئەتوانین ئەم فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم شەش مەرزانەی لۆ جێبەجێ بکەین کە دەبێتە مایەی فەلاح و سەرکەوتن و سەرفرازی دنیا و دوا ڕۆژ ڕێگای زۆرمان لە پێشە قیامەتمان لە پێشە محاسەبەمان لە پێشە زیندووبوونەوەمان لە پێشە ساعی مەحشەرمان لە پێشە پردی سیڕاتمان لە پێشە تەرازوومان لە پێشە کردەوەکان ئەچێشرێن ئەمانە هەمووی چەند دیمەنێکن ئەمنوت و پێدا تێپەڕین هەموو فلتەرێکن بە فلتەر لی دەرچی ئەو جا سەر پردی سیڕات و ئەو جا پەڕینۆ لە ناو بەهەشت ئەم هەموو سەیتەڕە هەیە چێ لەمانە دەرەچیت يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم نمال نمندال نعلم ند الصلاة هيت سودينية إلا من أتى الله بقلب سليم شيء تواني بدليشي سلامت لم دنيا درتيت ضلي سلامت بيت برامبر إيمان برامبر إسلام برامبر مسلمانان ضل سلامت بيت ضل أما أنسان بيوريكن باکەس نەڵێ ئەمە پیاوی باشم فڵان کەس پیاوی خراپە هەر کەس باش خۆی ئەناسیت ئەو دڵەیوی چەند لۆ خوای سوڵحایە چەند لۆ غێری خوای گەورە سوڵحایە یا ڕەبی خوایە عاقیبەتی هەموو لایەکمان خێرکەی یا ڕەبی خوایە دین و ئیمانمان سەلامەت بکەی یا ڕەبی خوایە تاعەتی ئەو مانگە و هەموو تەمەنمان لێ قبوڵ بکەی یا ڕەبی خوایە چەندین ڕەمەزانی تر قەدری تر ئەوە بە قسمەتمان بکەی خوایە لە گوناحی دایک و باوکمان خۆش بی لە گوناحی مردوەکانمان خۆش بی
ڕەحمێک بە اختیارەکانمان بکەی شیفای نەخۆشەکان بدەی هیدایەتی گەنجەکان بدەی یا ڕەبی خوا نەمرین هەتا ئەو دڵەمان ساغ و صاف ئەبێتەوە بۆ تۆ یا ڕەبی خوا نەمرین تا ئەو دڵەمان صاف ئەبێتەوە بۆ تۆ یا ڕەبی خوا نەمرین تا ئەو دڵەمان صاف ئەبێتەوە بۆ تۆ یا ڕەبی خوا موفقمان بکەی طاعەت و عیبادەتمان قبول بکەی یا ڕەبی خوا مسلمانە ساغ و صاف و سەلامەت بکەی یا ڕەبی خودایە لە گوناحی مردوەکانمان خۆشبی یا ڕەبی خوا ئیستیقامان پێبەخشی لە دوای ڕەمەزانیش ئاوە بەردەوام بین آمين والحمد لله رب العالمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين